گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بە بۆنەی 16مین ساڵگادی دامەزراندنی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و حزبی کۆمۆنیستی ئێران. ئەمڕۆ 12ی مانگی ڕێبەندان ساڵڕۆژی دامەزراندنی تەلەڤیزیۆنی حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵایە. پەیامی دەستپێکی چالاکیەکانی ئەم میدیا کۆمۆنیستیە لەلایەن هاوڕێی هەمیشە زیندوو هاوڕێ فەرهادی شعبانی کادری ناوداری ڕێبەرایەتی حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵا بە شەوقێکی تایبەتەوە خوێندرا. لەو پەیامەدا بە دروستی ئاماژە بەوە کراوە کە ئەم میدیایە ڕسانەیەکی کرێکاری و کۆمۆنیستیە و هەوڵ دەدات بەرەو پێدەر و گەیەنەری ئەو ڕێگا و ڕێبازە و ئامرازێک بۆ ئاگادارکردنەوەی خەڵک بێت و لە خزمەت قازانجەکانی کورتمەودا و درێژماوەی کرێکاران بێت. تەلەڤیزیۆنی حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵا هەر لە سەرەتای پێبەند بوو بەو سیاسەتەی کە بە زمانی کوردی و فارسی هەواڵەکان و بابەتە گرنگەکانی ناوچەکە و جیهان مەیل و حەزەکانی بورژوازی و سۆسیالیزم بە شێوەی نەزەری و پراتیک هیوای نووسوو لە ناخیدا و دژواریەکانی سەرهەڵدرا و لە سیستمی سەرمایەداری و لایەنە جۆراوجۆرەکان و هەروەها خەباتی کرێکاران و ناڕەزایەتی زەحمەتکێشانی جیهان بڵاو بکاتەوە و ئەزمونە مێژوویەکانی ئەو چینە بگوازێتەوە. کێشە و گرفتەکانی خەباتی ژنان بۆ دەستەبەرکردنی مافەکانیان و کردنەوەی دەرگایەک بەرەوڕووی ژنان بۆ گەیشتن بە بەرابەری و یەکسانی یەکێکی دیکە لەو تەوەرە گرنگانەیەکە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەردەوام بە ئەرکی سەرشانی خۆی زانیە و داکۆکی لەسەر بکات. بابەتێکی گرنگی دیکە کێشەی ژینگە و سروشت بووە کە پێگەیەکی تایبەتی لە بەرنامە و ئامانجەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بۆ تەرخان کراوە. هەواڵ و بابەتەکانی پەیوەندیداری لەگەڵ وڵاتانی ناوچەکە و جیهان هەروەها چین و توێژەکانی ئەو کۆمەڵگانە بابەتێکی دیکەیە کە بەردەوام لە میدیا دەنگدانەوەی هەبووە. تەلەڤیزیۆنی حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵا هەواڵ و بابەتەکانی پەیوەندیدار بە کرێکاران، ژنان، زیندانیانی سیاسی و زەحمەتکێشانی لە ئەولەویەتی ئەرکەکانی داناوە و لە تەنیژ ئەو بابەتانە بایەخی بەلاوان و داخوازیەکان و هەروەها بابەتە هونەریەکان داوە. کۆماری ئیسلامی و مێژووی پڕ لە جەنایەت و تیاچوونەوەی ئیسلامی سیاسی لە باسە سەرەکیەکانی ئەو ڕسانەیە بووە. لە کوردستانیش بابەتەکانی پەیوەندیدار بە مەسئلەی ملی و مافی دیاریکردنی چارەنووسی لە تەنیژ بابەتەکانی دیکە هەمیشە لە بەرچاو گرتووە و زانیاری لەسەریان بڵاو کردووەتەوە. ئێستا گرتە ڤیددیوەیەک دەبینن لە کاتی دەستپێکی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و حزبی کۆمۆنیستی ئێران کە لەلایەن هاوڕێی هەمیشە زیندوو هاوڕێ فەرهادی شعبانی پێشکەش کراوە. فەرموون بیبینن.
هاوڕێیان هەر وەکو ئەیبینن بە همەتی ئێوە وە ژمارەیەک لە ڕەفیقەکانی کۆمەڵە بالاخەرە دوای ڕەنج و مەرج زۆر تلەڤیزیۆنی کۆمەڵە کەف دەکات. بۆ هەمومان ڕۆژێکی تاریخیە دەست بەکاربوونی تلەڤیزیۆنی کۆمەڵە ئەرکی گشتمان ئێمە و هاوڕێیانی تەشکیلاتی شارەکان، هاوڕێیانی حیزبی لە دەرەوەی وڵات، کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان و کرێکاران و زەحمەتکێشانی ئێران زیاتر ئەکاتەوە. هەر وەکو ڕزگار وتی تلەڤیزیۆنی کۆمەڵە تلەڤیزیۆنی بڵاوکردنەوەی حەقانیەتەکانە. تلەڤیزیۆنی کۆمەڵە باسی ژیانی کرێکاران و زەحمەتکێشان ئەکاتەوە بەدووە. تەسویری کرێکار لە تلەڤیزیۆنی کۆمەڵە بڵاو دەبێتەوە. هیوادارم لەم ئەرکە گەورەمە کە بە ئەستۆمان گرووە سەرکەوتوو بینە دەرەوە هەموو لایەکمان. لەم بەشە لە بەرنامەکەمان پرسیارێکمان لە هاوڕێ مەحیا ئیرجی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە ئەمە چەندمین ساڵە کە تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیست ئێران و کۆمەڵە دەستی بەکار و چالاکی خۆی کردووە و چەند گۆڕانکاریەک هەر لە سەرەتاوە تا ئێستا تێدا ڕوویداوە. ڕووپێری 16 ساڵی دەستپێکردنی تلەڤیزیۆنی کۆمەڵە ئەچین. تلەڤیزیۆنی کۆمەڵە لە توولی ئەم 16 ساڵەدا زۆر ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە. بەڵام پێش لەوە بچینە سەرەوەی کە جێگەوڕێگەی ئەم تلەڤیزیۆنە چیەکە لە پرسیارەکەدا هەیە، ئەبێ بچین بزانین دژمنەکانمان مخالفەکانمان چه ئیمکاناتێکیان هەیە بۆ ئەوەی لە بەرامبەر ئێمە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن کە لە باری کۆمەڵایەتیەوە نفوذ و جایگامان هەیە چه ئیمکاناتێکیان لە بەدەستایە. دژمنەکانی ئێمە ئیمکاناتێکی زۆر قەوی ڕەسانەیی مێدیایی وەڕاگەیاندنیان بەدەستەوەیە لە تلەڤیزیۆنەوە بگرە ڕادیۆەوە هەموو ئیمکاناتێکی تر. تەبعەن بۆ ئەوەی ئێمە بتوانین لە بەرامبەر ئەو فشارەی وە کۆماری ئیسلامی هەروەها مخالفینی خۆشمان هێنن بۆ ئێمە جێگی خۆیەتی کە ئێمە هەوڵ بدەین لە بەرامبەر ئەو فشاراندا ڕاوەست. بەشی مێدیا و هەروەها بەشی ڕاگەیاندن هەمیشە جێگەیەکی زۆر تایبەتی بووە. چ ئەو کاتێ وا ئێمە وەختی خۆی هۆڵماندا ڕادیۆ کۆمەڵە بنیان بنین و چ دواتریش کە هاتینە پای ئەوە کە تلەڤیزیۆنی کۆمەڵە دابمەرزین. و ئەوە تەبعەن احتیاجی بە ئیمکاناتێکی زۆری ماڵی و ئیمکاناتێکی زۆری تکنیکی لەو بابەتەوە بۆ هێزێکی وەکو ئێمە کە لە ئۆپۆزیسیۆنین تەبعەن ئەتوانێت تا ئەندازێ بە سەختی بچێتە پێشەوە. بەڵام بەو جۆرە کە بینەرانیش ئاگدارن ئێمە لەو بابەتەوە لە هەموو شەرایەتێکە هەوڵمان داوەکە دەنگ و ڕەنگی تلەڤیزیۆنی کۆمەڵە هەروەکو خۆی بمێنێتەوە و لایەکی تریشە بتوانین دەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان بین، دەنگی کرێکاران بین، دەنگی ژنان بین، دەنگی چەساوەکان بین، دەنگی جوانان و لاوانی بێسەرنەوشت بین. و ئەوە هەوڵێک بۆ کە ئێمە دامانە. تەبعەن تلەڤیزیۆنی کۆمەڵ ئەو جایگای هەیە بە هەر ڕادیۆیەک بتوانێت
ئەو نیازانە و ئەو داخوازیانەی کۆمەڵگا جواب داتەوە بیگوازێتەوە و دەنگی کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ستێمبێکراو بێت بەو میزانە ئەتوانین بڵێن تەلەڤیزیۆنێکی سەرکەوتوو بووە و مەسەلەی ئیمکاناتی ماڵی و تکنیکی ئەو کاتە ئەتوانێت کەمترین جایگای بێت. بەڵام تەبعەن نەبێ ئەمێش لەگەڵ ئاڵوگۆڕەکانی ئەوڕۆی دنیا خۆمان ڕێک بخۆین و هەوڵ بدەین شتێکی باش پێشکەش بە کۆمەڵگا و بە خەڵکی زەحمەتکێش بکەین. من بۆ خۆم لەو کاتێوە تەلەڤیزیۆن بڕیاری لەسەر درات کە تەلەڤیزیۆنی کۆمەڵگا بمەرزێنن یەکێک لەو کەسانە بووم کە یارمەتی تەلەڤیزیۆنم داوەوە بەشێک لە مەسئولیەتەکانی تەلەڤیزیۆنم خستوەتی سەرشانی خۆم. هەر زۆر زوو چوون بۆ ئەو دەورەیەکی فێربوونی مونتاژ لە ئاستی زۆر سەرەتایی، بەڵامی تر هەوڵمدا زیاتر و زیاتر خۆم فێری ئەمە بکەم، بەشی مونتاژ بکەم و باتۆز بۆ علاقمەندیەکیشم بە کاری هونەری و بەکاری تەسویری و ئالە شتانە کە بووە بۆ خۆم بوومە زۆر زووتر توانیم لەگەڵ ئەم کارە ڕێ بکەوم. تاو کاتێ وە تەلەڤیزیۆن ناوەندێکی بوو ئێمە هەوڵمانەدا کە بەشێک لە ئەو مبارزات و ئاعترازێتی وا لە دەرەوەی وڵات بووە ئەوە بگوازینەوە و دەنگی ناڕەزایەتی خەڵک لە ناوەوە بەگوێی هاونیشتمانە یا بە گوێی خەڵکی دەروێ وڵات بگەێنین و ئەمە بە شێوەی تەسویری پیشان درراوە. لە هەمان کاتا زۆر ڕووداوی تر ڕووی داوە وەکو شەڕ بووە کاتێکە مەسەلەن بڵێن کەسێک ئیعدام کراوە یاکو هێرشی کراوەتە سەر مەسەلەن ڕۆژاوە ئێمە هەموو ئاعترازاتمان گواستوێتەوە و ئەمە دانیشتوین تەنزیممان کردووە نردومانە بۆ تەلەڤیزیۆن. لە لایەکی تریشەوە چوینەتە لای ئەو کەسانەوە ساحب نەزەرن مراجعەمان پێکردن و بەشێک لە بەرنامەکانمان بەم شێوە تەنزیم کردووە و هاوکاری خۆمانمان لەگەڵ تەلەڤیزیۆن بۆ شێوە بردوێتە پێشەوە. من بۆم ئەم ماوەی چەند ساڵێکە کە لە کویتی تەلەڤیزیۆنم و ئەمە تەبعەن بۆ من بە معنایەوەیە کە ئەرکێکی زیاتر کەوتوتە سەرشانم و هەر بۆ بۆنەوەیشەوە هەوڵم داوە کە تەلەڤیزیۆن بۆ شێوەی وە ئەبێ بچێتە پێشەوە و کوالیتەیەکی باش و تەسویرێکی باش و بەرنامەهایەکی بەجێی ببێ کە بتوانێ واقعیاتی کۆمەڵگا منتەقل بکات ئەمە پیشانی بدەین و ئەوە تەبعەن بەتەنیا بە من نەکراوە، بە هاوکاری هەموو هاوڕانم کراوە. من دەزانم بەشێکی زۆر لە هاوڕانی ئێمە شەو ڕۆژ زەحمەتی کێشن بۆ ئەوەی ئەو بەرنامانە تهیە بکەن. بەشێکی زۆر لە ڕفەقەکانی ئێمە لە هاوڕانی ئێمە کە لە کاری تەلەڤیزیۆنە کارەکەن بە تۆری واقعی هیچ ئەتوانم بڵێم زۆر کەمیان قبلەن پێشینەیەکی ئاکادمیکی تەلەڤیزیۆنی ئالەوانیان نەبووە، بەڵام کە زەرورەتەکان دەرکردووە چوونەتە پای ئەوەی کە چەند فێری ببن و هەوڵ بدەن بە شێوەیەکی باش تەلەڤیزیۆن پێشکەش بە کۆمەڵانی خەڵک بکەن. لە مەسەلەیەکی تر ئەوەیە کە ئێمە پێویستمان بە چییە بۆ بتوانین تەلەڤیزیۆن بە شێوەیەکی باشتر لەوەی وا هەیە ببینە پێشەوە. طبعاً ئەرکە ئەسڵەکەی کرد سەرشانی ئێمە، بەڵام من پێم وایە بەبێ یارمەتی و بەبێ هاوڕایی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان طبعاً تەلەڤیزیۆنی کۆمەڵی هیچ وەخت نەیتوانیوە ئەو جۆرە کە باید و شاید بچێتە پێشەوە. ئێمە هەمیشە ڕێنموێنەکانی ئێوە تەئسیری داناوە لەسەرەوە چۆن تەلەڤیزیۆن پێشکەش بکەین و ئەوەیە کە پاڵپشتی ئێمە بۆ ئیدامەکاریمان. ئێمە بەبێ وجودی ئێوەی ئازیز وە بینەر لە کوردستان و لە سەراسەری ئێران لە هەر گۆشەیەکی ئەو دنیا نەمانتوانیوە و نایشتوانین بەرنامەیەکی باشی تەلەڤیزیۆنی پێشکەش بکەین. هەر بەو دەلیلە لە ئێستەیشەوە ئەوە هەر بەردەوامە بێت. ئێمە احتیاجمان بە یارمەتی خەڵکی کوردستانە. طبعاً ئێستا تکنیک و تکنۆلۆژی وای لێ هاتووە کە
ئەبێ تەلەڤیزیۆن بە شێوەیەکی باشتر بچێتە پێشەوە، ناردنی گزارش، ناردنی فیلم، ناردنی ئیخبار و کلیپ و حتا هەر شتێکی تری بۆ تەلەڤیزیۆن ئەتوانێت ئەو تەلەڤیزیۆنە لە زۆر بابەتەوە دەوڵەمەند بکە و بتوانێت شتێکی باش بە کۆمەڵانی خەڵک ئێرائە بدات. بۆیە ئێمە داواکاریمان هەیە بەبێ هێزی ئێوە، بەبێ یارمەتی ئێوە طبعاً ناتوانین تەلەڤیزیۆنێکی بەرنامەیەکی باش بۆ جۆرەکە باید و شاید و بێت ناتوانین ئێرائێ بدەین. ئەگەر خەڵکی تر ئیمکاناتی ماڵی و تکنیکی باشیان لەبەردەستایە، بەڵام ئێمە هێزێکی گەورەی جەماوەریمان لە پشتە و ئەمەیە ئەتوانێت یاریدەدەری وە بەردەوامی کاری تەلەڤیزیۆن بێت. تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە ماوەی ئەم 16 ساڵەدا زۆر هاوڕێی بە نرخ و بە نرخی کە بە تۆری واقعی لەو تەلەڤیزیۆنە زەحمەتیان کێشاوە لە دەستاوە، چ ئەوانەی وە بە هەر دەلیلێ لە کاری تەلەڤیزیۆن نەماون و کاریان بەجێهێشتووە یا هەر شێوەیە لەگەڵ ئەو کارە نەماون، چۆ هاوڕانەی وە بەداخەوە لەو ماوەدا گیانیان بەخت کردووە. من بۆ نمونە کە بۆ خۆم کارم لەگەڵیان ناکردووە و چ وەکو کمیتەی تەلەڤیزیۆن لەگەڵیانە کارم کردووە و چ وەکو هاوکار لەگەڵیانە کارم کردووە، دوو هاوڕێی زۆر خۆشەویستم، کاک سیامەکی شامی کە زۆر جار پێکەوە دووربینەکەمان هەڵەگرت و ئەوانە بەسەر شانمانەوە و ئەچوین بەرنامەمان تەهیا کرد ئەم لا بۆ ئەو لا و هەوڵمان ئەدا ئەو نیازانەی تەلەڤیزیۆن بێنینە جێگا. و هەروەها هاوڕێی زۆر خۆشەویستم کاک فەرهادی شعبانی کە مدەتێکی توولانی پێکەوە لە کمیتەی تەلەڤیزیۆن بووین و بەیەکەوە ڕۆژانە و سەعاتها لەسەرەوە چۆن بەرنامەهای باش پێشکەش بێ ئەوەی ئازیز بکەین بەحس و گفتوگۆ و شتی وامانە کرد. کاک فەرهاد زۆر تەجروبەی زۆری بوو لەباری کاری تەلەڤیزیۆنی کاری مێدیاییەوە و ئینسانێک توانی لە تەجروبیاتی ئەو زۆر کەڵک وەربگرێت. جێگەی ئەو هاوڕێیانە لای ئێمە زۆر خاڵیە، زۆر بەداخەوە. طبعاً ئێمە هەوڵ دەدەین و هەوڵیشمان داوە کە جێگەی خاڵی ئەو هاوڕێیانە پڕکەینەوە، هێزێکی جوانی پڕ ئێنەرژی کە هەمیشە نانهێشتووە شاشەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕاوەستێت و بەردەوام بێ هەمیشە ئەوە پاڵپشتی ئێمە بۆ بەڕێوەبردننی کاری تەلەڤیزیۆن. دیسانەوە لە هەموو هاوڕێیانی دەستەندەرکاری تەلەڤیزیۆن لە هەموو بەشەکانی تەلەڤیزیۆن ساڕۆژی تەلەڤیزیۆن پیرۆزبایی یەکەم هیوادارم بتوانین بە هاوکاری یەکترین و بە پشتیوانی خەڵکی کوردستان ئەو تەلەڤیزیۆنە زیاتر لە جاران باشتر پێشکەش بە هاونیشتمانیان و هاوڵاتیان و خەڵکی زەحمەتکێش و کرێکار و زەحمەتکێش و ژنان و جەوانان و هەموو چین و توێژەکانی ناو کۆمەلگا بکەین. لەم بەشە لە بەرنامەکەمان پرسیارێکمان ئاراستەی هاوڕێ ئەسعەدی ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کردووە و هەروە یەکێک لەو کە هاوڕێیانە بووە کە لە دەستپێکی کاری تەلەڤیزیۆن هاوکار بووە کە ئەم پرسیارە ئەوەیە لە چه هەلومەرجێکدا تەلەڤیزیۆنی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵات دامەزرا و زەرورەتی هەبوونی ئەو تەلەڤیزیۆنە لەو بارودۆخە هەستیارە چی بوو؟ فەرموون بەیەکەوە بیبینین. بە باوەڕی من لە کات و ساتێکا کە تەلەڤیزیۆن کۆمەڵە دەست بەکار بوو، لە شرایەتێکا کە جامعەی ئێمە بە تایبەت لە بواری بزوتنەوە ئیجتیماعیەکانەوە وەکو بزوتنەوەی کرێکاری، وەکو بزوتنەوەی ژنان، وەکو ئەترازاتێک کە جەوانان بە وەزعیەتی بێکاری، بە وەزعیەتی تەحسیڵ لە مەدرسەکان و دانیشگاکانە، بەگشتی هەروە جنبش دانیشتووی لە بوارێکترا، هەموو ئەمانە لە هەڵقوڵانێکی تایبەتا بوون، وردە وردە خەریک بوون بە شێوەیەکی ڕێکخراوە سەریان هەڵەدا، هەر کامەیان ڕێکخراوەهای تایبەت بە خۆیانیان معرەفیە کرد بە جامعە و پێویست بوو کە دەنگدانەوەی دەرەوەشی بێ، پێویست بوو کە ئەمانە زمان حاڵێکیان بێ تا ئەو کاتە ئەگەر مەسەڵان پەنا ئەبرا بەر نەشریات و سایتەکان و بڵاوکردنەوەی چ هەیە کە خودێ کەسانێکە
لە ڕاستی ئەم جنبشانە و یان کەسانێکە خۆیان بەم جنبشانەوە تعریفە کرد ئەمجار دامەرزاندنی تلڤیزیۆنی کۆمەڵە بوو بە زمان حاڵی هەواڵ و ژیان و خەباتی هەموو ئەو بزوتنەوەگەلە کە لە کۆمەلگای ئێران هایبینین ئەنێگەر تواشاکەی لە هەر سوچێکی ئێران بچووکترین مانگرتن یان ئەعترازێکی کردێکاری کراوێ لە هەر سوچێکی ئێران ئەعتراز کرابێ بە حجابی زۆرە ملی لە هەر شوێنێکە زڵم کراوێ لە مناڵانی کار و نردبێت یان شوێنگەلێکەوە کە زڵمیان لێ بچێت لە ئەو شوێنانەی کە ئیعترازاتی معلمان پەرستاران بەگشتی ئەوەی ئیعترازی ناو کۆمەلگا بوو تلڤیزیۆنی کۆمەڵە بوو بە یەکێک لە سەرەکیترینی ئەو ڕاگەیاندنگەلە کە وەکو خۆی نیشانی دا پشتیوانی لێکرد و بە تایبەتی لەسەر یەکە بە یەکەی کاری کرد و ئەمە ڕووناکاییک بوو ڕوو بە ئەو جنبشانە لەمە بەدووە ئەیانزانی کە ئیترە گەر ئەعترازێکەکەن دەنگدانەوەی ئەوەی لە تلڤیزیۆنەکەیانەوە لەمە بەدووە کرێکاران زانیان کە ئەگەر لە هەر سوچێکی ئێران و کوردستانە ئاعترازێک وەڕێ بخەن ئەتوانن گزارشاتی ئاعترازاتی خۆیان بنێرن بۆ تلڤیزیۆنی کۆمەڵە و ڕنگدانەوەی بێت و دنیای لێ ئاگادار بکرێت ئەمانە گەرەکمە بێژم کە هەر جنبشێک بۆ خۆی هەر مبارزەیەک بۆ خۆی ئەنواع وەقسام ئەشکاڵ تێتە بەر ڕێگەی کە یەکێک لەو شکڵگەل مبارزەیەکە کە تۆ لە دنیا ڕاگەیان نایکەی دیار تلڤیزیۆن کۆمەڵە ناتوانێت ڕقابەتکە لەگەڵ زۆربەی هەر زۆرێک دەستگاگەلی میدیایی لە سەرتاسەر دنیا کە بە ملیۆن و ملیارد تەزریقەکرێ پیان ئەمە تلڤیزیۆنێ بووە کە بە پوڵ ناو گیفان کرێکار و زەحمەتکێش کە بە ئارەق ناو چاوان ئەعزا و ئەندامان و هەڵسوراوان ئەم حزبە ئەمە تلڤیزیۆنێ بووە کە بە کەمکردنەوەی تەنانەتتانم بێژم نانی ناو سفرەی پێشمەرگە دروست بووە کەوابوو ئەم تلڤیزیۆنە ئەگەر نەتوانێت لەو بوارانە و لە بواری تەکنیک و فەن و گرافیک و هەموو شتانێک کە ئەیبینین لە تلڤیزیۆنەکانترەوە ئەگەر لەو بارەوە نەتوانێت لەگەڵ ئەوانە ڕقابەتکە بەڵام ڕنگدانەوە و دەنگدانەوەی ئەو جنبشانە و ئەو حاڵەتانەیە کە باسم کرد لەمە بە دوای دامەرزاندن تلڤیزیۆن کۆمەڵە ئیتر نظامێوەکو جمهوری ئیسلامی نێتانی هەموو جنایەتێک هەروە دوور لە چاوی ڕاگەیاندن بکات و تەنانەتەوە بەشەی لە ئۆپۆزیسیۆنی دەرەوەی خۆیشی هەوڵیانەدا زۆر شتی بۆ پاساو بن لە ئەعترازاتی دوای بێسلاح ئەوەی کە پیانەوەت لە ئەعترازاتی دوای هەڵبژاردننی سەرۆکۆمارە لە ئێران ئەگەر بیرتان بێت بینیمان کە کۆمەڵانی خەڵک ڕژانە ناو خیابانەکان و داوای مافی خۆیان نەکرد داوای ئەوەیان نەکرد کە ئیتر ماندوو بوون لەم ڕژیمە گەرەکیان ئەم ڕژیمە بڕات بەڵام ڕاگەیان هایەتر وایان نیشانەدا کە بابە ئەمە هەمووی ئەمریکای بینن جنبش سەوزە هیچی تریتیان نییە یا ئەوانەی بەرامبەر دار و دەسەی کۆماری ئیسلامی نەمانەی ئەم لایشیانەوە جنبش سەوزە جنبشێتر بەناو جنبش کرێکاری جنبشێ بەناو جنبشێکە داوای نان و داوای حقوق خۆی بکات و داوای مافی خۆی بکات جنبشێ بەناو جنبش ژنان کە ڕووسەریەکەی فرادات و حاشاکە لە حجابێکە ئەمانەگەرێکیانە بە شێوەیە زۆرە ملی بیسەپن نەسەریا ئیتر نەیتانی ئەو بشارێتەوە و ئەوان تریش نەیانتوانی پاساوی بن بێ گەرەک ببێژم تلڤیزیۆنی کۆمەڵە لە وحاشرەتێکا پێکات کە جوابی داوە بە نیازێکی واقعی اجتماعی و سیاسی چ لە ئێران ولا چ لە کوردستانیشە بە پرسنە لێگەڵم تلڤیزیۆنە دەستی پێکرد کە کەمترین تەجروبەیانتانم بێژم هیچ تەجروبەیان لەو بوارە نەبوو بەڵام ڕۆشتن خۆیانیان دەوڵەمەند کرد خۆیانیان دەوڵەمەند کرد بە بیر و باوەڕێکی مشخص کە بوویان و بە عەقیدەی کە بوویان بە کارەگەیان کە سەرەکەونتیا خۆیانیان تیار کرد بە
سەرەتاییترین فەنەکانی کاری تەلەڤیزیۆن گەیانیان بۆ حەدەی کە ئێستا ئەیبینین تەنەوع بەرنامەهایی کە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا و حیزبی کۆمونیستی ئێرانەوە هەیە لە بانکردنی مجموعەیەکی تەیفێکی زۆر لە فعالین بۆ بەرنامەکانیان کە هەر کامیان لە بوارێکی مشخصە شارەزاییان هەسووە دێن لە بەرنامەکانە حزور پێیاکەن کەوا بوو بە چەترێکیش بۆ هەڵسوڕاوانێک و فعالینێکی سیاسی جددی لە دەرەوەی وڵاتیش کە بتوانن بەشدار بن لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا دەنگ و ڕەنگیان سانسۆر نەکرێت و ئەوەی کە پێیان وایە دەبێ ڕوو بە کۆمەلگا بۆترێت ئەوانیش بێن لەوێ باسیکەن. دەرگایە تەلەڤیزیۆنە بەڕووی هیچ کام لەو هەڵسوڕاوانە بەڕووی هیچ کام لەو کەسایەتیانە دانەخراوە و هەمیشە دڵاوەڵی خۆی نیشانداوە کە تەنانەت ئەوانەیش کە زۆر جار بە پێچەوانەی ئێمەش بیرەکەنەوە لە هەموو بوارێکە ڕێگەیان پێدراوە کە بێن لەوێ قسە بکەن و دیارە لە مقابڵی شابلەخەرە جوابی خۆیشیان وەربگرنەوە. ئەمانە هەمووی باس لەوا کات کە بەڕاستی دانیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و همت بۆ دانیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا کە مسەوەبی یەکێک لە کنگرەکانی کۆمەڵە بوو کە ساڵی 2006 دامەرزا جوابدانەوە بەو زەرورەتە بوو کە چه کۆمەلگا و چه تەنانەت لە ئاسی ئۆپۆزیسیۆنی شاوەتم لە دەرەوەی وڵات پێویستی بوو مستەقل بەبێ ئەوەی کە کەسێک لەسەریەوە بێت بە مەیلی ئەو بەرنامە بڵاوکە بە مەیلی ئەو کاتدا بنێ بە مەیلی ئەو بەرنامەکانی شروعکە بە مەیلی ئەو دایبخاتەوەوانە پێویستی بۆ بوو کە ڕزگاری بێت و تەلەڤیزیۆن کۆمەڵە توانی ئەو نەقشەی بێت. ئەگەر بڕۆین تواشاگەین یانێ چای بگێڕین بە باقی کاناڵە ڕاگەیاندنەکانە ئیسا بە مشەخەسی مەسەڵەن نامەوێت ناو هیچ کاناڵێ بەرم، بەڵام بڕۆین سەیری هەواڵەکانیان کەین لە کنارەوە بین سیر هەواڵەکان تەلەڤیزیۆن کۆمەڵەکەین. یعنی ئەگەر کەسێک بێت لە دەرەوەی ئێمە ئەگەر کەسێک بێت ئەسڵ لە کۆمەلگای ئێمەیشۆ نەهات بێ بەڵام تحقیق کات لەسەرەوەی کە دەستگایەکی ڕاگەیاندن بناو تەلەڤیزیۆنی کۆمەڵە چ نەوع هەواڵهایەک بڵاوکاتەوە لەگەڵ ئەوەی کە دەستگاکانی ترکە ممکنە هەر بە زمانی کوردی بە زمانی فارسی بڵاوە بنەوە بڕێ سەیری ئەوانکە ئەینی ئاسمان تازەوی فەرقێت دەنگی جنبشێکە دەنگی حرەکەتێکی عەزیمە لە ناو جامعە کە لە هەواڵەکەی ئەو بگرە لە تەحلیلەکەی ئەو بگرە لە بەحسە سیاسیەکانی ئەو بیگرە لە وتەی ڕۆژەکەی ئەو بیگرە لە بەرنامە سابتەکانی ئەو بیگرە هەمووی خزمەتەکە بە یەکچت ئەویش پێشکەوتن و بەرەو پێشبردننی بزوتنەوەیکی جەماوەری حەقخوازانست لە کۆمەلگای ئێران و بەتایبەت لە کوردستانە. ئەم نەخشە نەخشێکی عەزیمە کە دەبێ هەموو ئەو کەسانەی کە ئەم تەلەڤیزیۆنە بەهین خۆیان نەزانن، هەموو ئەو کەسانەی کە پیان وایە دەنگی بزوتنەوەی سوسیالیستی دەنگی بزوتنەوەی چەپ و ڕادیکاڵ لە ناو کۆمەلگا دەبێ ببیسترێت، دەبێ ڕنگدانەوەی مبارزاتی خەڵک لە ناو جامعە ببینرێت، دەبێ ئەو تەلەڤیزیۆن دەبێت بە هەموو شێوێک یارمەتی ئەو تەلەڤیزیۆنە بکەن و کۆمەکیکەن بۆ سەرخستنی لە ئەرکەکانیە. ئەم کۆمەکردنە هەر لەوە کە یەکێک لە بەرنامەکانی ئەم تەلەڤیزیۆنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و شێرەگەین هەتا ئەوەی کە لە بەرنامەیەکیا بەشدارە بین، هەتا ئەوەی کە بەرنامەیەکی ئەگرینە عەهدە و هەتا ئەوەی کە کۆمەکێکی ماڵی ئەەکەین بەم تەلەڤیزیۆنە هەموو ئەوانە لە سەرخستنی وەزیفەیەکە کە بۆم تەلەڤیزیۆنە دانریاگا و لە سەرخستنی ئاواتهایەکە کە سەدان هەزار ئینسان ئەتانم بژم چەندین ملیۆن ئینسان لە جامعەی ئێمە هەسیان کۆمەکردنە بە سەرخستنی ئەو بیر و باوەڕە مشەخەسە کەوابوو ئەم لە وەها شرایەتێکە و بەپێی وەها زەرورەتێک تەلەڤیزیۆن کۆمەڵا کاروبار خۆی
دەست پێ کردووە و هەتاکو ئێستا هاوردوویە دوای چەندین ساڵە و زۆرێک لە کەم و کۆڕیەکان و ئەو کۆسپانەیە کە لەسەر ڕێگایە بووە توانیویە هەڵی بگرێت توانیویە کە بە فشارێکی زۆر کە لە زۆر بوارەوەتانم بێژم لەسەر هەموو ڕەفیقەکانم هەموو هاوکارەکانم لەم تەلەڤیزیۆنا بووە بەڵام قەت کۆڵیان نەداوە توانیویانە تەلەڤیزیۆنێک لە ماوەی 24 سەعاتە بە وەها نیرویەکە و بە وەها هەزینەیەکە و کە باسم کرد و بەها دوورنەما و بەها وەزیفەیەکە و بەرنە پێشەوە هەر بۆیە لێرە بە پێویست ێزانم بەڕاستی دەستی ماندووی یەکە بە یەکەی ئەو ڕەفیقانەیە کە بە درێژایی ئەم ساڵانە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانە کاریان کردووە بە گەرمی بکشم ماندوو نەبوونیان لێ بکەم و لە کنارەوە پێم خۆشە ڕێز بگرم لە یاد و بیرەوەری یەکێک لە باشترین ڕەفیقەکانمان کە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەل لە سەرەتایە و هەتاکو ئەو ئاخرین ڕۆژانەی کە بەداخەوە گیانی لەدەستا بە بەردەوامی لەم تەلەڤیزیۆنە هەوڵی سەرخستنی ئەرکەکانی تەلەڤیزیۆنی بوو هاوڕێ فەرات شەعبانی یەکێک لەو کەسانەیە کە بۆ ئێوە وەکو بینەران ناوێکی ئاشنایە بۆ ئێوە وەکو بینەران کەسێکی ئاشنایەوە خۆتان ئەتان بینی کە بە چه شور و شەوق و بە چه عەزەمەتێکە هەوڵیەدا کە بەرنامەکانی بەباشی بباتە بەرەو و هەوڵ بات کە دەنگ و ڕەنگی کرێکاران و زەحمەتکێشانی ئێران و کوردستان بێت ماندوو نەبوونەکەم لە هەموو ئەو ڕەفیقانە و ئەو کەسانێک کە ئێستا لەم تەلەڤیزیۆنە کارەکەن و هیوادارم کە هەمومان بەیەکەوە بتوانین ئەو وەزایفە و ئەو دوورنەمای کە بۆ تەلەڤیزیۆن کۆمەڵە دامان ناوە هەر لە سەرەتاوە بە باشترین شێوە بیوەینە بەرەوە و ببین بە تەلەڤیزیۆنێک کە دەنگ و ڕەنگی ئەو کەسانە بێت یان ئەو جنبشانە بێت کە باسم کرد و هەروەها ئێستا لە شرایەتی ئێستێشە یەکێ لە پێویستترین و یەکێ لە ئەتانم بێژم حەیاتی ترین پێویستیگەلێکە جامعەی ئێمە هەسی بوونی ڕاگەیاندنگەلێکی وایە کەوایە هیوادارم هەموو ئەو کەسانێکە ئاواتەکانیان ئارەزوەکانیان لە ئەرک و ڕسالەتێکا کە تەلەڤیزیۆن کۆمەڵە بۆ خۆی دایناوە ئەی بیننەوە بە هەموو شێوەیەک ئەم تەلەڤیزیۆنە حمایەتکەن بە هەموو شێوەیەک پشتیوانی لێ بکەن و پەرەپێدەر بن لە بڵاوکردنەوەی دەنگ و ڕەنگی کرێکاران و زەحمەتکێشان لە کوردستان و ئێرانە لەم بەشە لە بەرنامەکەمان هاوڕێ فەراسەتی ساڵحی ئەندامی کمیتەی ناوەندی و هەروەها هاوڕێ و هاوکار و دەرهێنەری بەرنامەی ئاسۆی بەرابەریمان لەگەڵ بوو و پرسیاری ئەومان لەگەڵ بەڕێزیان خستە ڕوو کە جنابتان هەر لە سەرەتاوە بەرهەمهێنەری بەرنامەی ئاسۆی بەرابەری بوون بە خۆشحاڵیەوە ئەو بەرنامە بە شێوەی بەردەوام بەرهەم هاتووە و بڵاو بۆتەوە چه گۆڕانکاریەک لەو بەرنامەیەدا دەبینن بەڕێزان منیش هاوڕێیانی بەڕێز منیش سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیستەرانی ئەم بەرنامەیە و هەروەهایە بەنۆبەی خۆم منیش پیرۆزبایی یەکەم لە دەستەندەرکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بۆنەی ساڵڕۆژی دامەزرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە و هیوادارم کە هەرچی باشتر و زۆرتر و سەرکەوتوانەتر بەرنامەکانیان ببەنە ڕێوە و سەرکەوتوو بن لەم بوارەدا من سەرەتا ئەوەی کە بڵم
ئەوەی کە چی بوو ئەو زەرورەتەی کە دوای ئەوە چەندین ساڵ کاری چڕۆپڕی ڕادیۆ و نەشریات و ئەمانە کە کۆمەڵە بەوەگەی کە کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لەسەر ئەوە ساخۆ بوون کە تەسمیم گیرا کە تەلەڤیزیۆن دامەزن، چون واقعان تەلەڤیزیۆن ڕەسانەیەکی زۆر پرنفوذ و فەراگیر و تەسیرگوزارە و هەروەها نەهادێکی ئامۆزشی و فەرهەنگی و سیاسی کە ئەمە بە زووترین کات تەسیری خۆیدا ئەنێ لە ناو خەڵکا و تەسیرگوزارە. هەر بم بۆنەوە تەلەڤیزیۆنی کۆمەڵە تەسمیم گیرا کە تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا بمەزرێت و سەرەڕایی ئەبێ بڵێن سەرەڕایی ئیمکاناتی ماڵی کەم و نەبوونی ئیمکاناتی فەنی و هەروەها پەرسەنەلێ بۆ ئەم ڕێبە کە بڵێن مەسەلەن خۆرنالیست بێ ژۆرنالیست بێ و بتوانێت دەورەیەکی دیبێ ئەمانە کۆمەڵە دەستیدا ئەوەی کە تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا بمەزرێنێت و تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران کە بسەرڕای ئەم هەموو گیر و گرفتانە هەنگاوی بۆ هەڵگیرا و ئەم تەلەڤیزیۆنەدا مەزرا. سەرەتا من بڵێم لە سەرەتاوە من خۆم هەر لە ئەوەڵەوە کە لەگەڵیا بووم ئێمە هیچ ئیمکاناتێکیمان نەبوو، ئستودیۆمان نەبوو، ستودیۆ فقط لە کوردستانە بوو، ئێمە هیچ ئیمکاناتێکمان نەبوو، فقط کاناڵێک بوو بەناو کاناڵی بۆ پەنابەران ئەیاندا بە پەنابەران بەکرێ کە بێن لەوێ فەرهەنگی خۆیان تەبلیغکەن و خلاصە قسە و باسی خۆیان بکەن و ئەمانە دەوڵەتی سوئێددا بووی. ئێمەش ئەو کاناڵەمان بەکرێ گرت پێم وایە چەند سعاتێ لە هەفتەیە ئەو وەختە لەوێ بەرنامهایەکی ئیبتداییمان زەبتە کردو و حتا بەرنامەی ژنانیش کە ئێوە باستان کرد پرسیارتان کرد بەرنامەی ژنانیش حتا لە یەکێ لەوانە بوو کە ئێمە لەسەری تەسمیممان گرت و قسەی لێ بکەین بەرنامە و ئەوانە کە ئێو لەو ڕێگاوە فیلمبەرداری و ئیمکاناتی فەنی و ئەوانە ئەچووە پێشوە لە تەریقی و کاناڵەوە تا اینکە ماوەیەکی زۆر ئەمە ماوەیەکی کورت بوو. دوای ئەوە ئیتر تەلەڤیزیۆنی خۆمان ڕسمی بووە، ستودیۆمان بوو لە ستۆکۆلما و هەروەها ستودیۆی کوردستانیش کە بەباشیە چووە پێشەوە و تا ئەو دەم کە من خۆم لە بەرنمەیەکی ڕادیۆیی ئێمە نزیک بە 6 ساڵ بەرنمەیەکی ڕادیۆییمان بوو بۆ ژنان کە لەوێدا هەدەف و استراتێژی خۆمانمان تەبلیغ و تەرویجگر ئەهدافی سۆسیالیستی و هەروەها مەسایلێکە بۆ ئەوە کە لەسەر ژنان و بۆ ڕزگاری ژنان و داخوازیەکانی ژنان و ئەمە بەم جۆرە ئێمە تقریبان بەڵام کە چوینە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بووە میوانی ماڵەکان ماڵی کرێکاران زەحمەتکێشان ژنان جوانان و هەموو ئەوانە لە ناوەی ئێران و لە دەرەوەی وڵات یعنی لە دەرەوەی ئێران کولەن ئەمە هەروە کەوتم تەلەڤیزیۆن چون متکی بە تەسویرە تەسیرگوزار بوو زۆر تەسیرگوزار بوو زۆر استقباڵی لێکرا ئیتر بەم شێوە ئێمە لە وەختەیە کە بەرنامهایەکی زۆرمان بوو کە هەمووی بەڕێوە ئەچوو و لەوانە کە من کە لەگەڵ یا کارمە کرد دوو بەرنامەی ژنان بوو کە لەسەر مەسایلی ژنان کاریەکرد لەسەر حەق و حقوقی ژنان لەسەر مەسائلی ڕۆژ لەسەر مەسایلی ئیجتماعی و مەسایل هەیە کە مربوط بە ژنان بوون و بە نەقدکێشانی بۆچوونهایەکی غەڵەت لە مۆردی ژنانەوە بۆچینی مەسهەبی و هەروەها کولەن ئەمانە زۆر تەسیرگوزار بوو کە ئێمە پێشتری لە ڕادیۆی ژنانە ڕادیۆی دەنگی ژنانە ئێمە ئەم بەرنامەمان لە وتاری ڕادیۆیە ئەبردەڕێەوە و ئەمەمان هەڵگۆزاوە لەگەڵ هاوکارانمە ئێمە چەند نەفەر لە ڕفێقەکان بووین کە ئەمەمان گۆزاوە بۆ تەلەڤیزیۆن لە تەلەڤیزیۆنە ئەم جارە بە شێوەیەکی زۆر باشتر و ئەبووینە میوانی ماڵەکانیان و ڕوودەڕوو قسەمانە کرد و لەگەڵ ژنانە لەگەڵ جوانانە و کولەن تەواوی ئەو مەسایلانە بەباشی ئەچوونە پێشەوە سەرڕای ئەوە کە ئێمە وتم هەروەوتم ئێمە کەم و کوڕیهایە لەباری فەنیۆ لەباری ئیمکاناتی ماڵیۆ و هەروەها پەرسەنێلی کە ئێمە واقعاً پەرسەنەلەکانمان ئامۆزش دیدە نەبوون هەموو بە تەجروبەی خۆیان دەستیاندا ئەم کارە و ئەم کاریان بردەڕێەوە کە موفقیش بوو تا ئەندازەیەک وەلێ ئیتر جار لەگەڵ جار ئەهات و ئەمە تەکمیلترە بوو باشتر ئەبوو. بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەو دوو بەرنامە ژنانە کە ئێوە پرسیارتان کرد ئێمە یەکێکی بە زمانی کوردی بوو بە نێوی ئاسۆی بەرابەری و هەر عینی تەرجمەی ئەوە بە فارسی ئوفقی بەرابەری بوو کە لەسەر مەسایلی ژنان هەروە بە شێوەیەکی بەرین
مساحبە ئەکرا حتا ئێمە لێرەکە دووربین وشتمان بوو ئەچون بۆ جێگەهایەکە ئێترازاتی ژنان بوو و مەسایلی ژنان سمینار و کۆڕ و کۆمەڵ و ئەمانەمان فیلمبەرداریە کرد و ئەمان هاور لە تەلەڤیزیۆن و بڵاومانە کرد و لەسەری قسەمانە کرد کولن ئەمانە زۆر تاسیر گوزار بوون و زۆر باش ئەچووە پێشەوە و خەڵک ئیستقباڵێکی زۆر باشی لێ ئەکرد هەروە کەوتم ئەو ئێمە پێشتریش رادیۆکەمان بوو هەر ئەو بیسەرانە کە لەوێ بوومان لە رادیۆ ئەمانە منتەقل بوون بە بینەری تەلەڤیزیۆن بۆ مەسایلی ژنان وە کولن ئێمە هەر لەو ڕابتە بە پێی ئەوە هەشتی مارسەکانمان مەراسمی گەورەمانە گرت سمینارماندا ئەنا بەحث و تەبادلی نەزەر و لەگەڵ کەسانی پسپۆری ئەم زەمینەی مەسایلی ژنان کولن ئەمانە هەمووی زۆر باش ئەچووە پێشۆ و زۆر بە ڕێکوپێکی ئەچووە پێشەوە و ئەلبەتە کەم و کوڕیهایەکیش بووە ئەوەی کە بڵێن کە ئەمڕۆکە ئەم بەرنامانە ئەلان ماوەی 16 ساڵە ئەبێ بە 16 ساڵ کە تەلەڤیزیۆنی کۆمەڵە دامەزراوە و ئەم بەرنامانە هەر بە ڕەواڵی خۆی ئەچێتە پێشەوە و زۆر باشتر و دەوڵەمەندتر بووە و لە پاڵ بەرنامەکانی تری تەلەڤیزیۆن خۆشبەختانە ئەمڕۆ زۆر بەرنامەکانی پڕبار بووە زۆر تەنەوعی تیا بەوجود هاتووە زۆر بەرنامەهای تری پێ ئیزافە بووە و هەروەها دەستەندەرکارانی ئەم تەلەڤیزیۆنەش لە ڕێگای ئەوان لە هەدەفیان ئەوەیە کە ئەم بەرنامە هەرچی تەنەوع زۆرتر لە بەرنامەکانە ببێت و بەرنامەهای ئاموزشی سیاسی فەرهەنگی و ئیجتیماعی بە هەموو شێوەیە کە خۆتان باش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە خەبەرتان هەیە کولن ئەمە وەزیەتە یعنی هەدەف لەو بەرنامەی ئاسۆی بەرابەری و ئوفقی بەرابەری ئەوەیە کە ئێمە وەکو سوسیالیستێک وەک سوسیالیستەکان ئێمە گرایشی سوسیالیستی کە بە ئاسۆیەکۆ کە هەیەی ئێمە بتوانین ئەو ئاسۆ ئەو ئوفقە بەسەر ئەم حرەکەت و بزوتنەوەی ژنانە تا ئەو جێ ئیمکان ئەتوانین و ئیمکانی هەرچەند کە ئێمە لە دەرەوەی وڵاتین و فقط لە ڕێگای تەلەڤیزیۆن و نەشریات و رادیۆ ئەتوانین لەگەڵ ناوە تەماسمان بێت ئێمە بتوانین ئەم ئوفقە بەسەر ئەم بزوتنەوە ئەم حرەکەتانەدا بڵاو بکەین و دایسەپێنین بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بۆ ئەوەی ئەبێ فعالانی سوسیالیست لە هەموو حرەکەتێکە لەم بوارە ئەکرێت حتا چکۆلەترین حرەکەتیش بێت ئەبێ بەشداری بکەن هەڵسوڕاوی خۆیان بکەن و بتوانن ئەم ئوفقە سوسیالیستیە بەسەر ئەم بزوتنەوە ئەم حرەکەتانەدا دابینکەن بۆ ئەوەی کە تا بتوانن ئەم حرەکەت و جنبشانە هەروەها جنبش باقی جنبشەکانی تر نەتەنها جنبشی ژنان هەموو جنبشەکانی تر فعالانی سوسیالیست ئەبێ بەشدار بن و بتوانن ئەم بزوتنەوە حرەکەتانە لە محفوظکەن لە بۆچوونی لیبراڵی و غەیرە سوسیالیستی و بتوانن لەم ڕێگەدا هەرچی زۆرتر بچنە پێشەوە موفق بن. لەم بەشە لە بەرنامەکەمان یەکێکی دیکە لە هاوڕێیانی هاوکاری تەلەڤیزیۆنی حزبی کۆمونیستی ئێران واتە هاوڕێکانی کەرەمبور میوانی بەرنامەکەمان بوو کە پرسیارمان ئەوە بوو تایبەتمەندی تەلەڤیزیۆنی حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە چییە و جیاوازی ئەو ڕسانەیە لەگەڵ میدیاکانی دیکە چییە؟ سلااو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە 16هەمین ساڵیادی دامەزراندنی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران تەبریکێژم بە هەمووتان و ئەگەر بەحسی ڕێسانەکەین و بەحسی تەلەڤیزیۆنکەین لەم ڕۆژە خاسە ئەتوانم بێژم کە نەقش و تاسیری ڕێسانە و تەلەڤیزیۆن نەخشێکی زۆر پڕەنگی هەیە لە ژیانی ڕۆژانەی خەڵکە لە هەموو جیهانە بەتایبەت تەلەڤیزیۆن و ئەوەی کە تەلەڤیزیۆنی ئێمە و ڕێسانەهای تەشکیلاتی ئێمە جیاوازەکە ویژگی هایەکی خاصی هەیە کە تەلەڤیزیۆن وەکو ئەبزارێکی ڕێسانەی جەمعی ئەم تەلەڤیزیۆنی ئێمە جیاوازەکە ئەوەسە کە 99% ڕێسانەکان و تەلەڤیزیۆنەکان متعلقن بە سیستەمی بۆژوازی بە ئەفرادێکی زۆر زۆر دۆڵەمەند بە شرکەت‌های چەند ملیەتی و ڕۆژانە لە طریقی ئەم ڕێسانەها لە طریقی تەلەڤیزیۆنە ئەهدافی تجاری و سیاسی خۆیان بە شێوەهای مختلف تەبلیغ و تەرویجەکەن ئەوەی کە
1 دەرسەدی کە ئەمێنێتەوە متعلقة بالرسانهایەکی غیر متعارف نسبت بە سیستم و نسبت بە مابەقی ڕێسانەکان تەرکە دەست ئەوەن بۆ ڕیشە و مشکلاتێکە لە ناو کۆمەلگا هەیە و ڕێگە چارێ من بە جۆرەت ئەتوانم بێژم کە ڕێسانەهای تەشکیلاتی ئێمە بەتایبەت تەلەڤیزیۆنی ئێمە جزئی ئەو 1 دەرسە کە ڕۆژانە بە بەرنامەهای مختلف بە مشکلاتێک و مەسائبێک کە سیستمی سەرمایەداری لە هەموو دنیا و بەتایبەت کۆماری ئیسلامی کە سیستمێکی ئیسلامیە ئێرتجاعیە و بەرپایەی ئیدئۆلۆژیەکی ئیسلامی دواکۆتوو ئەستوارە بە هەموو ئەو مەسایبە کە بە مەل خەڵکی ئێران و کوردستان هێنایە ڕێسیدگیەکە ڕاهێچارە نیشان ئەدا ڕیشەیابیەکە عیلەتەکانی ئێژێ ڕێگەی مبارزە نیشانەدا خەڵک ئاگا هەکاتەوە کە چۆن ئەم مشکلاتە نەمێنێ و ئێمە ئەتوانین بە مبارزەکردن کۆماری ئیسلامی بڕوخێنین و حتا کولی سیستمی سەرمایەداری لە بین بووێن و سیستمێکی بەرابەر ئاری لە ئیستثمار و نابەرابەری دامەرزێنین. تەلەڤیزیۆنی ماروە کە خۆتان ئاگادارن ڕۆژانە چ لە بەشی فارسی چ لە بەشی کوردی بەرنامەهای جۆراجۆری هەیە ڕۆژانە سۆخانڕووز و وتەی ڕۆژی هەیە کە اختصاص درراوە بە مشکلاتی ڕۆژ بە بەحسهای داغی ڕۆژ کە چ لە سەتحی دنیاوە چ لە سەتحی ئێران و کوردستان بەحسەکاوە ڕێگە چارە نیشانەدا هەفتگی بەرنامەهایەکێ بە سوورەتی زەنجیروار کە بە مۆزوعی ژنان و جۆنبشی ژنان مناڵانی کار جۆنبشی معلمان و هەموو ئەو مەسایبە کە لە ناو ئێران و کوردستانە هەیە بە بەحسی لە مۆردیانە بەحسەکاوە ڕێگە چارە نیشانەدا ڕۆژانە ئێمە لە تەلەڤیزیۆنی ئێمە هەموو ڕۆژێک گۆزارشات و ئەخباری ئەترازی و کرێکاری بڵاوە بێتەوە و ئەمە نیشانەدا کە تەلەڤیزیۆنی ئێمە جزئی هەر ئەو 1 دەرسە ڕیشەیابی هەموو ئەو مشکلاتەکە و ئاگاهگەریەکە و بۆ نەمانی ئیستثماری سیستمی سەرمایەداری و سیستمی حاکم بە مل ئێرانە مبارزەکە و حتا بۆ نەمانی ئیستثماری ئینسان بەدەستی ئینسان. ڕۆژانە بەرنامەهایەکی زۆر باشی تئۆریک لە تەلەڤیزیۆنی ئێمە بڵاوە بێتەوە کە ئەمە هەمووی نیشانەدا کە تەلەڤیزیۆنی ئێمە ئەرکێکی زۆر گۆرە لە ڕێگەی مبارزێ هەڵبژاردووە و ڕۆژانە ئەو مبارزە بەردەوامە. ئەو کەسانە کە لە تەلەڤیزیۆنی ئێمە کارەکەن بدونە هیچ چێشمداشتێک کارەکەن بە دڵسۆزیەکی کە لە ناخی دڵیانەوە تێت بەو دڵسۆزیە کارەکەن و هەموو تەوانیان بەکارەوەن بە هەموو کەم کۆڕیەکانەوە کە هەمانە هەموو تەوانمان بەکارە بین کە هەرچی زیاتر محتاوامان باشتر بێ و بینەر ئستفادە بکات لە تەلەڤیزیۆنی ئێمە و ئەم دڵسۆزیە ناشی لە باوەرێکی ئەمیقە کە ئێمە بە بەرابەری ئینسانەکان هەمانە و بە بەرابەریە کە ئەبێ لە بینی هەموو ئینسانەکانە بێ باوەڕێکە بە قودرەتی تەبەقەی کرێکار هەمانە. تەلەڤیزیۆنی ئێمە متعلقە بە خەڵکی هەژار و فەقیر متعلقە بە زیندانیانی سیاسی متعلقە بە خانەوادەهای بنەماڵەی ئەو کەسانە کە گیانی عزیزیان لە ڕێگەی ئازادی و بەرابەری بەخت کردووە و هەموو ڕۆژێ مۆشتاقانە دانیشن بەنامەکانی تەلەڤیزیۆنی ئێمە دۆمباڵەکەن. پەیامی من بۆ خەڵکی هەژار و فەقیر بۆ تەبەقەی کرێکار بۆ هەموو ئەو کەسانە کە بینەری تەلەڤیزیۆنی ئێمەن ئەوەسە کە بۆ هەرچی باشترکردنی محتەوای تەلەڤیزیۆن بە هەر جۆرێکی ئەتوانن یارمەتیمان بن تا بتوانین ئەم ئەرکە کە خراوە سەرشانی تەشکیلاتی ئێمە سەر تەلەڤیزیۆنی ئێمە هەرچ بە باشتر بیوێنە بەرەوە و ئێمە بە دڵێکی زۆر زۆر ئاواڵەوە پیشنهادەکانتان و نەقدەکانتان قبوڵەکەین و هیوادارین لەم ڕێگە یارمەتیمان بن. جارێکی در ئەم ڕۆژە کە ڕۆژێکی زۆر پڕدەستکۆت بوو تەلەڤیزیۆنی ئێمە تەبریکتان پێژم. لەم بەشەی لە بەرنامەکەمان هاوڕێ ڕێزانی حەمیدی هاوڕێ هاوکارمان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستیان و هەروەها بەرپرسی ناوەندی هەواڵەکان و ئامادەکاری هەواڵەکانی کوردی و فارسی
سەردانیمان کرد و پرسیارمان ئەوە بوو دەور و نەخشی هەواڵەکان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران چییە و تایبەتمەندی هەواڵەکانی ئێمە لەگەڵ دەستگا هەواڵێریەکانی دیکە چۆن دەبینن. بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامە سڵاو و کاتتان باش. سەرەتا 16مین ساڵگەردی دامەزراندنی تەلەڤیزیۆنی کۆمەڵە پیرۆزبایی دەکەم لە هەموو بینەرانی خۆشەویستی ئەم تەلەڤیزیۆنە. ئێرە واحدی خەبەرە کە لە چەند بەش پێکاتوە، بەشی خەبەری فارسی، کوردی و سایت. ئەو بەشەی کە ڕەبتی بە تەلەڤیزیۆن هەیە بەشی کوردی و فارسیە. ئێمە ئەو ڕووداوگەلەکە لە ئاستی جیهان و ئێران و کوردستان ڕووی ئەدا لێرە خەبەرەکانی تەنزیم دەکەین و بە کوردی تەرجمە دەکرێتەوە بۆ تەلەڤیزیۆن دەینێرین. ئەگەر بینەری بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بن، جیاوازی تەنزیمی خەبەری ئێمە، داڕشتنی خەبەرەکانمان لەگەڵ باقی سایتەکان و خەبەرگوزاریەکانە دەیبینن. ئێمە جەهەتگیری سیاسی خاصمان هەست بۆ خەبەرەکان و سایمان کردو هەمیشە هەواڵەکان و ڕووداوەکان ئەو جۆرە کە هەیە ئەغراقی تیانە بێت و هەرو جۆرە بتوانین لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بڵاوی بکەینەوە. و هیواداریشم ئێوە کە لە ناوە بینەری ئەم بەرنامە هەن بتوانن بە ناردنی ڕاپرت و گزارشی زیاترم تەلەڤیزیۆنە دەوڵەمەند بکەنەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە بینیتان بەرنامێکی تایبەت بوو بە بۆنەی 16مین ساڵیادی دامەزراندنی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران. هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ. تا بەرنامێکی تایبەتی دیکە ماڵاوە.